بەناو خودای گەورە و مەهرەبان تەماشاکەرەی لێ ئەزیز هاتیمە وەلدانە لە بەرنامەی باخچەی شەعر و ئاواز. بەرنامەی ئەمڕۆمان وەکو کوڕژی چینە ناو ئەی باخچە و یەکی لەو گوڵەی لە بوو خۆشان ڕادان هەڵوژنین و تا باسی ڕادان بکەین و چەند بێتی لە شعرەی بیوشینن. شاعرم ڕوومان وەڵام ڕەزاخان ئەرکەوازی لە ئێڵە ئەرکەوازی لە شارە ئیلام. ئەمێدەوارم هەڵوژاردن ئەمڕۆمان وە دڵدان بوودن وەختە خۆشی بۆی مەسەر وەگەردێ ئەی شاعرە شاعر گەورە و ناودار کە لە ساڵ 1970 هاتە سەدی لە شارە ئیلام لە ئاوای سەرچەفتە لە شەرقی کوردستان. وەڵام ڕەزاخان عاڵەم ناسینێ وە شعرەی لە کوردی و حتمما خۆ شعر فارسی شوەتیە خۆنستەیە وەێ عاڵەم گشت ناسینێ وە شعرەی لە کوردیەوە و زۆربەی شعرەکانی شعرە مناجات بوو و شعرە دینی بوو. خۆی ناوێ غوڵام ڕەزا کوڕ حەسەنبەگ کوڕ هەیسەم کوڕ مێرزا کوڕ ئەحمەد قولی کوڕە بیاخ و ناسیارە وە وەڵام ڕەزاخانە ئەرکەوازی. وەکووەتی من و دیارە ناوەگە وەڵام ڕەزاخان لە خێزانێگە ناسرایە ناو ئێڵە ئەرکەوازی. باوگی حەسەنبەگ نەقاش بوو خەتات بوو و مەلا بوو عاڵەم لە لای دەرس خوێنستن هوکارەی عاڵەم علومە دین کرد و خوێنستن و نووسانن. لەبووتەوە وەختی کوڕێ کەمی ڕەسیە 6 ساڵان وەڵام ڕەزاخانە میشی من باس ئەمڕۆمانە لە دەست باوگی هوکارێ خوێنستن و نووسانن بوو و هوکارەی قورئان بوو. لە دوای فترەیەک کە دی مەشهورە بوو وەڵام ڕەزاخان و لە شوون و باوگی بووە ڕەئیس یا شێخە ئێڵە ئەرکەوازی لە ئیلام گشتی. ئاموزای خۆی خوازی دە کوڕداشت ئەحمەد خان و مەحمەد ڕەزاخان. هە لە جوانیە و یەکی لە کوڕەکانی ئەحمەد خان ماردا پێ و ئەمر خودا کرد لە جەوەڵە باوەیاڵ. ئەمجا ئەی مردن کوڕە فرە تەسیرەی داشت فرە دڵی لە دنیا یعنی دڵی تەنگ بوو دایەمان هەروە هو ئەو کوڕە بوو و فکر ئەو کوڕە کرد ئەو کوڕە چووە جوانی وێجوو لە دەستی چی چون لە ناویان نەما خۆی وەکوەتی ئشارەت کردیم ها ئەو دو کوڕە داشت. ئەمجا یێ باستریش هەسە لە باس غوڵام ڕەزاخان ئیشی فترێک خستنێ سجنێ کردن چونکە وەگەردە والی پشتکووە جوور نەوی و خەتی نەخوانست لە ئیلام. فترەی لە سجن بوو لێواوە دەرچی لە سجن و لە ئیلام بار کرد چێ ڕای کرند. لە کرند خو حتمما ئەزیزەی فرە لێیان زانن کرند تابع ڕای کرماشان. لە ساڵ 1939 ئەمر خودا کرد لەو وەختە کە ئەگەر ئەزیزەی تەماشا بکەن چەندی وەختە فرێگە چەندی وەختە دوورێگە جەنازێ غوڵام ڕەزاخان هاوردن وەسیەت کردی لە نەجەف خاکی بکەن. ئەمجا هاوردنێ ڕێ نەجەف و فعلەن لە نەجەف خاک بی و لە خاکی نەجەف مەنیە و جەنازەی و قەوری ها لێرە. یەکی لەو کورتە شعرەی لێ کە وەتی من غوڵام ڕەزاخان دایمەن شعری مناجات بوو ئیشی یا عەلی وەحەق خود و کەڵامت وەقاپی پڕنیر دوانزە ئیمامت یا عەلی هانای فرە تەنگمە وێنەی کاروانی لە ڕێ لەنگمە عەلی عەلیمە عەلی زەروەرە عەلی حازرە من زێنم کوورە عەلی عەلیمە عەلیم زەڕوەرە عەلی حازرە من زێنم کوورە. تەماشاکەین ئەزیز وەی جوورە دویم و تەماشاکەی من کە غوڵام ڕەزاخان
یەکی لەو شارەی گەورای کوردەبی لە ئیسە چیمەڕێ ناوبڕی بوو تێمە و تەواو باسەیەکەیم یاگە شعر باوە یاگاڵە ڕانە خۆنی من کە ئەو جەوەڵەبی کوڕێ لە تێ ماردا پێ و ئەمر خوددا کرد چاوەڕێمان بوون لە شوێنی ناوبەڕە تێم وەلدانە. تەماشاکەرەی عەزیز دوای ناوبڕە هاتیم لەو جارێتر وەگەر لە شعرە وەڵام ڕەزا خانە ئەمێدەوارم بتوێنم ئەو شعرە و ئەو هەستی جوانە شاعرە گەورامانە ئەڕێوێل عەزیز بڕستم. وەکو ئشارەت کردی من وەڵام ڕەزا خان بووە لە شوونم مردن باوی بووە شێخ عەشرەتە یا ڕئیس عەشرەتە و ئێڵە ئەرکەوازی لە ئیلام حتممە ئێ کارە و ئێ گەورایی ئێڵە جانبە فرە گەورایك برد لە حیاتی و لە شعرێ کەنی نەتوێنێت فرە کتابی چاپ بێدن چەند کتابی دێنێ چاپدایە باوەکە سی کتاب چاودایە کاگەر ئەو وەختە وەلی دوای ئەوە کە بووە شێخ عەشرەت ئەرکەوازی کیشەی عەشرەت و مەشاکل ئەوسایش عاڵم زانن گشتی مەشاکلیان بووە یاگەر زەوی داشتنە ئەوە بردێسە سەر لە دیواخانی هەمی شەوی دانیشتنە و یێ مەجمع گەورای بوونە و فرە عاڵم دایەمەن لە دیواخانە وەڵام ڕەزاخان دانیشتە ئەوە مشکلە داشتە ئەوە هاتێت دڵی خۆشەو بکێدن ئەوە هاتیە کە چشتی بتوێدن لەو باوەتە و وەڵام ڕەزاخانیش ئەی هەر دۆڕێ بڕڕی دەوری کە شاعر گەورابی ناودار بوو ئەوە کە هەر لە مناڵیە و ئەو بەهرە داشت و کار دومیشی کە بووە مەسئولێک لەبان عەشرەتی گەورە وەک عەشرەتە ئەرکەوازی لە ئیلام کار و ساتیان بردەڕێ و چۆنست ئەی کارە بکێدن و چۆنست هەر ببینیوە و گەورایی خۆیان کە شاعری ناودار تێمەوە ڕێ شعرەکانی شعر جوانەکانە وەڵام ڕەزاخان کە ئیشیدن شەوان گوش مەیەم وە تافەی ئاوان خەم و خوسەگەت بیوە پەژارم ئاجز وینەی مەرخ شکستەی باڵم مەلان کوان مەلول جەحاڵم فەڵەک وەفیکەی پاپەیام کردن فەڵەک وەفیکەی پاپەیام کردن شەوگارم شومن نازارم مەردن خەم خوراکمن خەم خەڵاتمن یا آخر سەڵات ڕوژ نەهاتمەن بەیان بنوڕن وەی زاریمەوە وەی کووسە کەفتەی دیاریمەوە تا ڕوژ مەردن سیا بەرگم بوو ئەی بەرگە کفەن ڕوژ مەرگم بوو لێرە غوڵام حسێن غوڵام ڕەزا ئیشیدن من باعثە هەر سیاپوشم تا ڕوژێک مرم کە ئەو موقع سفید بودن بەرگم چونکە وە کفەن پوشیم واقعا مردن کوڕی فرە تەسیرەی داشت فرە لە باوە شعرە و ڕووی کردە شعر تەنگی و شعرە خەم و خوسە خصوصان ئەو کوڕێشی لای یعنی لە شار ئیلامن دوێ ئەوە یەی هاتەڕای کرند و هاتەڕای کرماشان وشی ئەو ڕوژە مۆران سەرکەن و گیانم نەمینی ژەگوشت غێرە سخانم شەوگار تاوە ڕوژ کارم زاری بوو شعارم ئەفغان بێقەراری بوو بنوڕن خەڵقان ڕوخسارم زەردەن تا پاچان غوڵام ئەحمەدش مەردەن چاوم کەفتە ئەو زیدە منگەی هەر جاران زیدە هەر ئەو زیدەن لێش نیەن یاران دەنگە دووست نیەن مرخ دڵ مەردەن زنگانیم بێن وە بارگە ڕەدەن بیلابەتێکی زوخجە چاوانم تابووگە گەڕەنگ وە سێقە و دامانم هەروەی جوورە وەڵام ڕەزا خان چوود و وێ مەقام و تێد و چود و ئەی باسە کێد و ئوشیدن
تاگر کوتای شعر فرەدریژە ئەمێ دەوارم و دڵ ئیوەیل ئەزیب و ئیمەی تێمە کوتایی بەرنامەگەمان باس غوڵام ڕەزاخانە ڕەدان کردی من ئەمێ دەوارم توێنستم یە چشتی لەو چشتەیەک گەورە ئەڕای ئیوەیل ئەزیز بەیان بکەم تا حەڵقەی ترک سپەردمەدانە خوددا نگهداردان.